سبەی چالاکیەکانی یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی دەکرێتەوە و بێگومان دەستگای میدیای کورسات چەندین چالاکی و پرۆگرامی تایبەت بەخۆی هەیە کە سبەینێ دەست پێ دەکات و چالاکیەکان نمایش دەکات لەگەڵیشە دەستەی گشت و گوزار لە میادەدا چەندین چالاکی هەیە کە ئەوانیش چالاکی تایبەتەکانیان سبەینێ دەست پێ دەکات. قسە باز لەسەر ناوەڕۆکی چالاکیەکانەکەم لەگەڵ زۆر بەڕێز ئارام شوانی کە بەڕێزیان وتەبێژی ڕاگەیاندنی گشت و گوزاری سلێمانین. کاکشوان بەخێربێی سەرچاو. زۆر سپاس ئەزیزم خاوەن خودە. زۆر سپاس. چیت هەیە بۆ شاری سلێمانی؟ پیرۆزبایی یادی دامەزەناردنی سلێمانی لە بەڕێست و بینەرانی کورسات و هەموو شاری سلێمانی کوردستان دەکەین بۆ هیوایان کە ئەم یادا وەک چۆن کە لە سەرەتای پێشکەشکاریەکەی بەڕێستا باست کرد کە خزمەتی باش دەکرێت چالێکی باش دەکرێت بۆ هیوایان کە بتوانین ئەم ساڵیش کە پلانەکەمان وهایە کە بەراورد بە ساڵانی پێش خۆی تاوەکو ئێستا سلێمانی چالێکی وا گەورە و جیاوازی بەخۆیەوە نەبینیوە بتوانین ساڵ دوای ساڵ خزمەتێکی باشتر بەم شارە بکەین چکە شایستەیەتی. باش چالاکیەکانتان بە هەماهەنگی لەگەڵ دەستگای میدیای کورساتە یان خۆتان چالاکی تایبەتتان هەیە ئەم جارە؟ ئێمە بڕیارمان وایە کە هەمیشە هەموو کار و چالێکەکانمان بە هەماهەنگی دەستگای میدیای کورسات بێت چکە بەبێ مجاملە هاوکارن هەماهەنگن و خاوەن پلانی باش و جوانن خاوەن بیرۆکەی باشن بۆ ئێمە هەردوو لامان سوودمان لێکری بینیوە بۆی کە بیرۆڕاکانمان ئاڵگۆڕکەین بتوانین کار و چالاکی زۆر باش بکەین کە بۆ ئەم ساڵ ئەم دوو چالێکی گەورەی کرد لە پارێزگای سلێمانی کێکیشان پێشانگای نێودەوڵەتی گەشت و گوزارەکە بۆ دومین جارە ساز دەکرێت کە سبینێ دەکرێتەوە دەستپێشی کارەکانی دەست پێ دەکات و هاوکات و چالێکی گەورەی کە لە سەرا هەیە کە دیسانە بە هاوکاری و هەمانگی دەستگای میدیای کورسات ئەم دوو چالاکیە هاوکار و هاوبەش و هەمانگی یەکترین و ئەمە کار و چالاکی یەکەم و کۆتاییمان نییە کۆمەڵە کار و چالاکی زۆر گەورەتر و فراوانترمان بە هاوبەشی ئامادەیە کە ڕەنگە بۆ نەورۆزی ئەم ساڵ چالاکیشی زۆر گەورەتر و فراوانتر ئەنجام بدەین کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیشدا ڕەنگە لە ڕابردوو کار و بیرۆکی لەو جۆرە نەکرابێت بەدڵنیایە بەڵام لێسا دەناکرێت وردەکارێکی بە تەواوەتی باس بین. چی لەسەر ڕدەکارێکی زۆر باش. چالاکی یەکەم چی لە خۆگرێت؟ چالاکی یەکەمان ئەوی کە دومین پێشانگای گەشتیاریە کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسوجە دەکرێتەوە کاتێدا بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە کۆمەڵک وڵاتی دەوروبەرەوە توانیمانە ستافی ڕالی کە بۆ یەکەمین جارە دێنە هەرێمی کوردستان و عێراقەوە کە کۆمەڵک نمایشکاری ئۆتۆمبیلن کە لە پیاندۆتی ڕالی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا تاکو ئێستا چالێکیەکانیان پێشکەش نەکرۆ بۆ یەکەمین جارە بەشدارە بن لەو پێشانگایە کە لە کۆمەڵک وڵاتی وەک پاکستان و تاجیکستان و ئێران و لەو وڵاتانی دەوروبەرمانەوە دێن کە لەگەڵ ئەوەی کە نمایشی ئۆتۆمبیلی زۆر باش و زۆر جوان دەکەن کە لە ڕابردوودا نەکراوە و هاوکات یەکەمین جارەکە پێشانگای ئۆتۆمبیلی ئێرانی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانیدا دەکرێتەوە کە هەومان دەزانین لە ڕووی نرخ و کوالیتی و کوالیتیکی خراپینی و تا ڕادێک زۆر باشە و لە ڕووی نرخیشەوە لەگەڵ گیرفانی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەگونجاوە ئەوە دەستەبەر دەبێت بەڵام بەدڵنیاییەوە ئەمە ماکرۆت دەرفەتێک بووی کە بتوانین هەم ئەم یادە جوانە بەرزەڕا بگرین و هەم بتوانین چالاکیشی نوێ و پێشەنگایەکی جیاواز پێشکەش بە هاوڵاتیانی ئەم شارە بکەین. زۆر باشە. ئێوە چۆن خەڵک یاخود خەڵکی شاری سلێمانی با بڵین لەم جۆرە چالاکیانە ئاگادارەکەنەوە بۆ ئەوەی کە سبەینێ بتوانن زۆرترینیان بینەری ئەو چالاکیانە بن و ئامادە بن؟ ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دووشت زۆر حکومەکە یەک سوشیال میدیا دووەمەن شەخص جوانەکەی کورساتە کە بەدڵنیایە لە هەردووچیانێ بەتوانیمانە سوود ببینین لە ڕێگەی سوشیال میدیاکانەوە لە ڕێگەی چەندین پیجی جیاوازمان کە بۆ ئامادە کردووە بۆ مارکتینگکردن بۆ ناوەڕاست و باشوور عێراق بە پلەی یەکەم و دواتریش بۆ ناو هەرێمی کوردستان بەگشتی توانیمانە مارکتینێکی زۆر باش بکەین و توانیمانە دەیان کۆمپانیای ناوخۆیی و دەیان کۆمپانیای ناوەڕاست و باشوور عێراق و دەیان کۆمپانیای تریژ دەربی وڵاتی عێراق بانگێشکەین بۆ ئەم پێشانگایە کە کار و چالێکیەکانن کار و چالێکی جیاواز دەبێت و توانیمانە سوود لەم دوو بابەتە ببینین بۆی کە بتوانین بازاڕگەرمیەکی زۆر باش و زۆر جوان بۆ ئەم پێشانگایەمان بکەین. زۆر باش. ئەم پێشانگایە خودت ئەم چالاکیانی سبەینە چالاکی یەکەم ئەمە دومین ساڵن مایشەکرێیان جیاواز لە ساڵی پێشوو؟ تامان دوم ساڵە کە ئەم چالێکیە دەکرێت دومین پێشانگای گەشتیاریە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە دەکرێت و جیاوازی ئەم بە پلانەکەمانەوەی کە خۆش نییە پێشانگاکان لێک دوایە کە دەکرێتەوە جیاوازیەک نەبێت لەگەڵ پێشانگای پێشخۆیە. ئێمە وامان پلانە وامان داناوارێک و واشمان کردووە کە ئەم پێشانگای ئەم ساڵ کە کردومانێتەوە بەراورد بە هەموو پێشانگاکانی پێشتر کە کراوە و جیاوازترێکە
لە ڕووی کار و چالاکی جیاوازتری تێدا وڵاتانی جیاوازتر بەشداریان پێکراوە و ئێمە پلانمان ئەوەیە کە لە ساڵی داهاتوو کە هەم بۆ نەورۆز و هەم بۆ یادی دامەزارانی سلێمانی چالاکێکی زۆر گەورەتر ئەنجام بدەین کە لەسەر ئاسێکی باڵاتری جیهانی کۆمەڵە کۆمپانیای گەورەتر کۆمەڵە چالاکی زۆر گەورەتر بانگشتین بۆم جۆرە پێشانگەیانە نەک تەنها بووی کە دڵی هاوڵاتیانمان خۆشکەین نەخێر ئەمانەی دڵی هاوڵاتیان خۆشکەین و هاوکاتیش ببێتە هۆی دروستکردنی بازارێکی باشتر کار و کەسابەتێکی باشتر و هاوڵاتیان و کاسبکارانی ئەم شارە دابین بکەین. زۆر باشە. چالاکی دووەم چی لە خۆگرێت؟ چالاکی دووەمان ئەوەی کە لە بەدەرکی سەرا دەکرێت کە بە هامانگی و هاوبەشی لەگەڵ دەستگای میدیای کورساتە ئەمەش دیوێکی تری کار و چالاکیەکانمانە بۆی کە وا بکەین کە فۆلکلۆری سلێمانی کللتوری سلێمانی خواردن و جلوبەرگی سلێمانی ڕەسەنایەتی سلێمانی دووبارە زیندوو بکەنەوە لەو یادەیە کە ئەمەش بە پێشکەشکردنی خواردنە ڕەسەنە کەلەپوریە کوردەواریەکان کە لە کۆندا هەبووە و کە ئێستا بەرەو نەمان و فەوتان چونیان لە هەندێک لە ماڵە کۆنەکانی سلێمانی کە دەزڕەنگینە کۆنەکان و بە تەمەنەکان کە ئێشتا فکرەی دروستکردنەوە جۆرە خواردنیان ماوە دووبارە زیندوی بکەینەوە کەمە بێتە هۆکارێک بووی کە لە مینۆی ڕێستۆرانتەکاندا دووبارە دروست ببێتەوە چکە تۆ بتێتونەتی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بگشتی خەڵک زیاتر ڕووی کردوتە خواردنە بیانیەکان ناکرێت تۆ میوانێکت دێگەشتارێکت دێ ئەو نایەت ئەوەی کە هەمبەرگرێ بخوا لە شارەکەی تۆدا لە وڵاتەکەی تۆدا لە هەموو شوێنێکی دنیا هەمبەرگر هەیە بەڵام گرنگە کەفتەی سلێمانی بخۆشکە تەنها لە سلێمانی هەیە یا پراخی سلێمانی بخوا ئێمە کارمان لەسەر ئەوەیە کە وردە دانانی خواردنەکە لە پوری کوردەواریەکان بکەینە مەرج لە ڕێستۆرانتەکانماندا ئەگەر هەموو جۆرەکانیشنە بە لانیکان بنونەتۆ هەمبەرگرە خۆی قیچەکە با لە پاڵیا قابێکی بچکۆ لە ساوەریش هەبێ لەگەڵ یانی هەرکو دیکۆریشنێک بێ هەرکو زیندیکردنەوەیەک یانی قیچەکە هەمبەرگرێک خوا با لە پاڵا دەرکێکە پراخیش لە پاڵیا بێت و وەکو دیکۆرێک بۆی دابنێ مەرج نێت و لە بە پارەی بفرۆشی نە بەڵام تۆ وردە ئەم ڕەسەنایەتی زیندوو دەکەیتەوە. ڕاستەکەواتە سبەینی ئەگەر میوانێکی بیانی بێتە پێشانگاکە و لەو چالاکیانە ببینێت لەگەڵ یاتوانێ خواردنی کوردیش بخوات بەدڵنیاییەوە خواردنی کوردەواری جلوبەرگە ستایڵە کۆنەکەی سلێمانی زیندوو کراوەتەوە هونەرمەندە دەنگخۆشە کۆنەکانی سلێمانی دووبارە بەشداریان پێکراوەتەوە نووسەر و شاعیر کۆنەکانی سلێمانەکانی کە لە ژیان دەنەماون دووبارە هۆنراوەکانیان بەرز ڕادەگیرێ لەو یادەدا بەگشتی ئەوەی کە سلێمانی پێدەناسرێت دووبارە زیندوی دەکەنەوە لە بەیانی. ئەم جۆرە یادانە هونەرمەندان چەندێک ئامادەییان تایە کە بەشداری ئەم جۆرە ئاهەنگانە بن. سپاس بخوا هونەرمەندە کۆنەکانمان هەمیشە هاوکارن یعنی واقع بڵین کە هاوکار و هەمانگێکی زۆر باشن ڕەنگە بەشێکی ژیانیان دیوێکی ژیانیان بریتی بێ لەوەی کە سەرچاوێکی دەهات بۆ خێزانەکانی خۆیان دابینکەن بەڵام هیچ کاتێکیش دەرێغیان نەکردو لەوەی کە وەک هاوکار وەک هەماهەنگ لەو جوارە کار و چالاکی فیستیڤالاندا بەشدار و هەمانگ و هاوکارمان بن درێغیان نەکردو و سبێنێش بەدڵنیاییەوە کۆمەڵک هونەرمەندی ڕەسەنی سلێمانی کە دەنگە ڕەسەنەکانی سلێمانین بەشدارە بن لەو یادەدا. بەڵێ کاتە خەڵکی شاری سلێمانی هەمووتوانن بینەری ئەو چالاکیانە بن و هەروەها ئەو خواردنە کوردیە بە تام و چێژانش لەوێ با بڵێن تاقیب بکەنەوە و هەموو جۆرە خواردنێکی کوردی لەوێ ئامادەیە جگەلەوە ئەی کارە دەستیەکان چی لە خۆگرێت؟ کارە دەستەکانیش باش و باسێکتر بیری دەتێناینەوە دیارە ئەمەش ئەم کارە دەستیانە لە زۆرێک لە وڵاتاندا هەوڵ درراوە بە بازارکردنیی باشتری بۆ بکرێت لە هەرێمی کوردستان ناڵی نییە هەیە بەڵام بە بازارکردنیان وەک پێویست بووە نەکراوە بۆ ئێمە بیرمان لۆ کورێتەوە کە ئەسڵەن لە ڕێگەی حکومەتەوە یاخود لە ڕێگەی کەرتی تایبەتەوە کۆمپانیەکی تایبەت بند دروست بکرێت بۆ زیندوکردنی ئەو کارە دەستیانە یعنی تۆ چیتە بنمونە وڵاتێکی وەکو ئێران یا دەچیتە وڵاتێکی وەکو تورکیا مستحیلە بیتەوە بێ کە کۆمەڵ کاری دەستی زۆر جوان کە دەلالەت لە کللتور و لە مێژووی لە ئەو شارە وڵاتانە دەکات نەیهێنی تۆ گەڵ دەستی خۆدا قیچێکە بە ئەمەش کۆمەڵک بیرۆری زۆر جوانمانێ کۆمەڵک دیمەنی زۆر جوانمان هەیە لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ئەمانە بکرێتە کاری دەستی بە دەربێ لەو کە تەنها موتوموریکی بچووک دروست کرێت کەلام و جێگێکی دنیا هەیە یان کۆمەڵە کاری دەستی ئاسان پلانەکەی ئەمە ئەوەی کە وردە بە بازارکردنیشی گەوریان بۆ بکەین بۆ بانگێشتی کۆمەڵە کۆمپانیای گەورە و خاوەن دەست و پلی جوان بکەین کە بتوانێت کە سبەینە پێشکەشەکرێت کاری جیاواز و تایبەت بێ بە مۆرکی شاری سلێمانی بەدڵنیاییەوە ئامانجی سەرێکی ئێمە ئەوەیە کە شتێکی جیاواز پێشکەشکەین نابێت
پێشانگای ئەم ساڵمان فیستیڤاڵەکانی ئەم ساڵمان بەراورد بە ساڵی خۆی نابێت هاوشێوە بێت ئەمە پلانی یەکەم و کۆتایی ئێمەیە. سبینێ دەستگای میدیای کورسات لە سەرچناریش پرۆگرامی تایبەت و چالاکیان هەیە ئێوە لەوێش بەشدارن؟ بەدڵنیایی کورسات چاومانە لە هەموو شوێنێک هە لەگەڵمانە هاوکارە و هەماهەنگە لە هیچ شوێنێک بەبێمە کار ناکەن لە بەتایبەت لەم یادە جوانانی سلێمانی و وەک چۆن لە ڕابردوو کە یادی سەرچنارمان کرد کە دەستگای میدیای کورسات هەماهەنگ و هاوکارێکی تەواوەتی ئێمە بوو لە کارەکاندا بەدڵنیاییەوە سبێنێ سەرچنار وەک ئەوەی کە سەرچنار خواردنی لێ و کاری دەستی لێە بەو شێوەیە ئێمە هەوڵمانداوە چیمان کرد خات و کوردە کە ئێمە پلانەکەمان ئەوەیە کە بنمونە ڕەنگە خەڵکانێکی بەتەنها ناو سنتەری پارێزگای سلێمانی بتوانێت چالێکیەکان ببینێت هاتوین لە بەدەری سەرا کۆمەڵک چالێکیمان لێ خڕکردوێتەوە و پێشکەشێکن خەڵکانێکی ڕەنگە لە دەرەوەی ناو سنتەری پارێزگا بنکردن نزیک سەرچنار بن بتوانن سوود لە سەرچنار ببینن بەشێکی چالێکیەکان لێ ببینن خەڵکانی ترمانە لە دەروی شاری سلێمانی ئاسانە بۆیان کە بگەنە تاسوجە بەڵام ڕەنگە ئاسان نەبێنە بەدەری سەرا بۆی خەڵماندا چالێکیەکان لە یەک جێگادا کۆنەکەینەوە لە کۆمەڵک جێگا جۆرا و جۆریکەین و جیاوازیکەن لە لۆکیشن و لە جۆری چالێکیەکان بووی کە هەموو لاک سوودمەند بن نەک تەنها خەڵکی شاری سلێمانی پلانەکەیم ئەوەیە کە گەشتیاران کە بۆنی ئەم بۆنی هاتوونتە شاری سلێمانی ئەوانیش هەست بە جیاوازێکی تایبەتکن لە سلێمانیدا. بەڵێ جگە لە دەستەی گەشت و گوزار کە هەموو ساڵێک لەگەڵ دەستگای میدیای کورسات هەماهەنگیەکەن بۆ ئەوەی کە چەندین پرۆگرام و با بڵێن چالاکی جیاواز ئەنجام بدەن. چیتر یاخود چلایەنێکی تر پێویستە کە هەمە ئاهەنگی بکات لەم جۆرە یادانەدا و جێپەنجەیان دیار بێت. خۆی کە تۆ دەڵی سلێمانی مڵکی تەنها گەشت و گوزار نییە مڵکی تەنها کورسات نییە مڵکی تەنها من و تۆ نییە مڵکی هەموویەتی بەڵام بەداخەوە نەریتێکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەتابەت ناو دەستگا میدیاییەکان کە پێیان وایە ئەگەر ئەو مارکتینێکی جوانکە بۆ سلێمانی ئەمە ڕەنگە لەسەر دەستگا میدیایەکەی ئەو بکەوێ بۆیە بەداخەوە ئەو ڕوحیەتە ئێشتا لە هەرێمی کوردستان وەک پێویست وجودی نییە کە وا بێت کە کاتێک یادێکی سلێمانی دەکرێت هەمووی دەستگا میدیاییەکان بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان بە یادی خوانی بزانن بە شاری خوانی بزانن بە وەک چۆن ئەماڵەن کورسات هاوکار و پشتیوانی یەکەمی ئێمە بۆم کارانە خەیچێکە بە هەموو دەستگاکانی تریش ئاوا بن خۆ کورسات ئەم کارە دەکا هیچ سوودمەندێکی مادی نابێت دەستی گەشت و گوزار و بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی هیچ سوودمەندێکی مادی نابێت تەنها مەبەست ئێمە خزمەتکردنی ئەم شارێ ئایا ئەو کەناڵانێ تریش قەیچێکە گەت با لە خۆ بوردە من بە بیرلۆ بکەنەکانیش هەمیشە هاوکار و هەمانگ بن هەر چارێکێک لەم شارەدا بکرێ ئەبێ لەم سەری کوردستان بە ئەو سەری کوردستان هەمووی پێی دڵخۆش بێت بەڵام بەداخەوە ئەمە ڕەنگە بە تاواتی ڕەنگی نەدابێت و لەناو هەموو دەستگا میدیایەکاندا بۆیە ئێمەش هەمیشە بیرمان لەو کردو کە هەموو کار و چالاکیەکانمان تەنها و تەنها جارێکە لەم مەرحەلەی گەڵ دەستگا میدیای کورسات بێت. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە پلانی چڕوپەڕ و تایبەتتان هەیە بۆ نەورۆزیش کە لە ئێستاوە ئیترەبێ ئامادەکاری بۆ بکەن یان کردوتانە بەدڵنیایی و ئامادەکاریمان کردووە بەڵام ڕەنگە هەنێک پلان هەیە دەبێت لە فترێکی زەمەنی زۆر کەم پێش ئەو یادە ئامادەی بکەیت هەندێک کاری ژێ دەبێت زۆر پێشوەخت ئامادەکرێت ئەوانی کە پێویستیان بە کاتێکی دوور درێژ و مەودا هەیە ئەوانەمان ئامادەکاریمان کردووە و ئەوانش کە پێویستەکە ڕاستەخۆ لە کاتی خۆیدا ئامادەکرێت ئەوەی بێت لە کاتی خۆیدا بکرێت بەڵام فکرەکە بە گشتی ئەوەیە کە فیستیڤاڵی نەورۆزی ئەم ساڵ زۆر جیاواز ئەبێ نەک تەنها بۆ خەڵکی شاری سلێمانی بەڵکو دەبێت لە سەرانسەری عێراقدا دەنگ بداتەوە لە بەسەڕەوە هەتا زاخۆ دەبێت خەڵک بێت بۆ شاری سلێمانی پلانەکەی ئێمە ئەوەیە دەبێت لە منداڵێکی تازە پێگرتو هەتا دەگا بە پیرەمێردێک و بە پیرێژنێکی بە دەری کورداواری خۆمان دەڵێ دەبێت کە هاتە ناو سلێمانی سوودمەند بێت دڵخۆش بێت بەشێک لە چالێکیەکان بیگرێتەوە چالێکیەکانمان وەک باسمان کرد نەک تەنها لە ناو یەک جێگەدا کۆبکەینەوە پلانی ئێمە ئەوەیە لێک کاتە لە سەرجەم مۆڵەکان چالێکیەکانمان دەست پێ بکەین لە شەقامە سەرەکیەکانی سلێمانی چالێکیەکانمان دەست پێ بکەین لەنا هەموو پارکە گشتەکانی سلێمانی لێک کاتە لە زیاد لە 20 جێگە چالێکیەکان دەکرێتەوە بۆی کە وا بێ هیچ کەسێک نەمێنێ کە دێتە سلێمانی دەستی نەگا بە چالێکیەکان دڵخۆش نەبێ بە چالێکیەکان پلانەکانی ئێمەش ئەوەیە لۆکیشنی یەکەم نابێت لەگەڵ لۆکیشن دووهەمە هەمان چالێکی تێدا بێت لە 20 لانی کەم لە 20 جێگا چالێکی دەکرێت بە 20 چالێکی جیاواز. زۆر باشە دەستەکانتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئارام شوانی وتەبێژی ڕاگەیاندنی گەشت و گوزاری سلێمانی جارێکی تر بەخێر هاتی سپاس بۆ تۆ.